بەر لە 2 ساڵ سەرۆکایەتی هەرێم و حکوومەت هێرێم ئەوەیان ڕاگەیاند کە کورد پێویستی بە بەغدا نەماوە و چیتر بەغداد بۆ کورد نابێتە ناوەندێکی بڕیاری سیاسی و بار و ژیانی وڵاتیان، چونکە هەرێم ئابووری سربەخۆی ڕاگەیاند و ڕێکەوتنامەیەکی ئابووری لەگەڵ تورکیا ئیمزا کرد. ئێستا سەرۆکایەتی هەرێم و لێپسراوانی باڵای حکوومەت پەیتا ڕوو لە بەغدا دەکەن و ڕێکەوتنامە ئیمزا دەکەن. برینی ئەو پەیوەندیە لە پێشترێش لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان نەبوو. ئێمە بمانەوێت جیابینەوە یان نەمانەوێت جیابینەوە استحقاقاتمان هەیە لە عێراق و حکوومەتی مەرکەزی یعنی حکوومەتی فیدرال لە بەغدا کە لەگەڵ هەرێمی کوردستان دادنیشی خۆ لەگەڵ لایەنێکی غەریب دانانیش ئێمە شەریکین لە وڵاتە. ئێمە خوێنمان داوە زەریبێ خوێنمان داوە تا ئەو نیزامە گۆڕاوە، کەس لەمە مستحقتر نییە، کەس لەمە ساحبتر نییە. یعنی ئەمە دەرم مەقسەدم کوردە هەموو لایەنە سیاسیەکان. پاشان برینی عەلاقە لەگەڵ ئەمە بە زەریبی پیاوی فەقیر و ڕەش و ڕووتە. خب بەرپرسە گەورەکان کەس زەرەر ناکە. یعنی تۆ ئەگانێ نییە چه عەزابێک ئێستا لە هەرێمی کوردستان خەڵک هەیەی لە تامینکردنی بژێوی ژیان، مناڵی بۆ مەدرسە ناڕوە، مامۆستان تادید دەکە دەرز ناڵێمەوە. باش ئەگەمە مرەتەب بەشی خۆمان وەربگرین چ زەرەر دەکەین بۆ عەلاقەتە ڕێک نەخرێتەوە، حتا باڕێکەوێتەوە بەڵام لەگەڵ لەسەر سیاسەتی نەفت ڕەخنەمان هەیە نەوەیش کە بیر دەکەینەوە با بیرکەینەوە. لەگەڵ ئەوەی هەرێمی کوردستان نەیتوانی سەرکەوتوو بێت لەو ئابووریە سەربەخۆیی کە لە ماوەی ڕابردوو ڕایگەیاند، چونکە گەڕانەوە بۆ بەغداد شکستێکی ئەو لێدوان و هەڵوێستانە دەردەخات کە پێشووتر وایان بڵاو کردەوە بەغداد کۆتایی هاتووە بۆ هەرێم و ئیدی کاتی ئەوەیە کورد چیتر نەگەڕێتەوە بۆ بەغداد. بەڵام ناوە بەناوە وەفدی هەرێم دوور لە ڕاگەیاندنەکان و کاتی چاوەڕوان نەکراو سەردانی بەغداد دەکەن و لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکان دەبن. بەرپرسانی حکوومەت زۆرێک لە بەرپرسە سیاسیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتی زۆر هەڵەیان پیادەکرد بەرامبەر بە بەغدا و سیاسەتێکی توند و نامەنتەقیانە بۆی گرژی و ئالۆزێکی ئێجگار زۆر کەوتە نێوان عیلاقات و پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندایە با بڵێن لەگەڵ بەغدا و زیان و زەرەری ئەم تێکچوونی عیلاقەیە و خەڵکی کوردستان دایان. دانیشتوانی هەرێم ئومێدەوارن هەرێمی کوردستان بەدەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمان کە ئێستا پەخراوە سیاسەتێکی ڕوون و دیاریان هەبێت لەگەڵ حکوومەتی عێراق، چونکە بەغداد تەنها ڕێگا چارەسەری کۆتایی هێنانی کێشەکانی نێوانیان دەبێتن و هەرێمی کوردستانیش تا ئێستا بەشێکی دانەبراوەی خاچی عێراقا. چاودێرانی سیاسی جوای بۆ دەچن، نەبوونی پلان و بەرنامەوەی کردووە سیاسیەکانی کورد سەرکەوتوو نەبن لە بەڵێن و کردار و سیاسەتکردنیان. قارەمانجەوەر، کورسات نیوز، هەولێر.